خۆشویستان تەوەری یەکەممان باس لە پەرەپێدانی سامانی ئاژاڵەکەین کە هەرێمی کوردستان خۆشبەختانە خاوەنی ئەکرێ بڵم نەکدەیان سەدان و هەزاران جۆر لە سامانی ئاژەڵین و ئێستا خۆشبەختانە کۆمپانیا و شوێنی زۆر تایبەت هاتوون کە ئەیانێ برەو بە سامانی ئاژەڵ بدەن هەندێک ئاژەڵی بیانی لە دەرەوە هاوردەکراون لێرە بەڕاستی کەوتبوونە دەکیە بڕکێ و بەرهەمانی کە لەناو خۆشدا هەن کە ناکرێت سوودەکانیان یاخود بەرەو پێشبردنەکانیان لەگەڵ زۆربوونی ژماری دانیشتوان کەنارگیر بکرێت بڵێ نەخێر هەر کوردی و کوردی زۆر جارێ ماڵین لەم بەرنامەیە سەدان جار و هەزاران جار و تومانە هەتا مرۆڤ بتوانێت پشت بە بەرەمی خۆماڵی بەستی ئەوەندە کەمە بەڵام زۆر جار کابینی بەرەمە خۆماڵێکە لە ئاست پێویست نییە ناچاری ئەم وەسفانەش بکە هەندێک جار بۆیە زیادکردنی سامانی ئاژەڵ لە نێوان شێوازی کۆن و نوێ ئێستانی جاران چۆن بۆ ئێستا چۆنە ئەماکەین بە پرسیار و بەرەمێنان لە سامانی ئاژەڵ ئێستا چۆنە لە کۆن چۆن بووە زۆر بەڕێز جەمال حسێن بەڕێوەبەری سامانی ئاژەڵی سلێمانی ئەمڕۆ وەڵامی پرسیارەکانی ئەماداتەوە کاک جەمالگیان فەرموو بەخێر بیت بانی باش کاک جەمال زۆر بەخێر بیت سەر چاو زۆر بەخێر بیت سەر چاو بەخێر بیت کاک جەمال زۆر بەخێر بیت زۆر مەمنون خوا بەخێر کاک جەمال لە بەیانیانە هەندێک گفتوگۆ کرێ لە ناو خۆمانە زۆر جار یعنی هیوامان هەیە دەستوێنی پیاڵێ ماستی کوردیمان نی هەر بەڕاستی ماستی کوردیمان هەیە یان نیمانە بەڵێ هەمانە بەڵێ ماسی کوردیمان هەیە بەڵام بە پێی وەرز فەرقەکات و بۆ نمونەی سەبتەوێ ماسێکی کوردی مەڕە دەستکەوێ زەحمەتە تۆزێ بەڵام ماسی کوردی خەڵک زیاتر مەبەستی لەوە چێ ماسی ناو لادیەکە بێ لە لادیەکەبەستەکەی بەڵێڕەکە بێ لێ بێ بەڵام بیریشمان نەچێ ئێمە معمەلمان هەیە هەر شیری کوردی بەکاردەهێنێ لە بازاری خۆماوە شەر ماسی کوردیەوە زانستی تریشە بەڕێمە باشە ئەی بۆن ئاژەڵ و ئەم بابەتانە لە ئەم پەتاوەرزیانی کە بڵاو بێتەوە لە ناوان شەبڵاو بێتەوە ئەی بەدڵنیاییەوە هەر شتێبوونەوە هەر زیندەوەریەک هەبێ چی بۆ ئینسان هینە بێ ئەویش هەمان هاوشێوەی هەیە ئەی نەویستۆ ئەنفلۆنزای باڵندە و نەویستۆ خۆیمان ئەنفلۆنزا هەرە بینین وانە بۆ نمونە بابەتی نەخۆشی پێسێرەکەی لە هەموو پەلەوەر و ئاژەڵدار لە هەموو بابەتێک هەر شتێکە ئەینی زیندوو بێ ئەوانیش هەمان مەشاکیلیان هەیە لە ڕووی پلەی گەرمیەوەیە تەسیری هەیە گۆڕانی و کەش و هەوایە دەرمان هەموو ژینگە هەمی تەسیری هەیە لە سەریان زۆر باشە کاک جەمال ئەمڕۆ باز لە پەرەپێدانەکەین بەتایبەت لە سامانی ئاژەڵا گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین پێمان بڵێ لە هەرێمی کوردستانە بەتایبەتر سامانی ئاژەڵ لە چه ئاستێکدایە تا چەند توانیمانە پەرە بەم بابەتە بین ئێمە دیارە سامانی ئاژەڵ مەفهومێکی گشتگیرە ینی کۆمەڵی بابەتە گرێتەوە بە تەنها بابەتێکی تایبەتی نییە بۆ نمونە بابەتی ئاژەڵداری دەگرێتەوە بە ڕەشەوڵاخ و مەڕ و بزن و گامێش و خوشتر و ئیتر ئەمانەی کە بەرهەم ئەهێنرێ لەگەڵ ئەو حیوانانە تریشاکە لە دارستان و بەتەبی ئەهێنەمە جۆرێکی تر هەر سامانی ئاژەڵ بریتیە لە پەلەوەر لە بەرهەمێنانی گۆشت و هێلکە و ملحقاتەکانی تری لەگەڵیاتی ماسیش هەر هەمان شێت بەشێکە لە سامانی ئاژەڵ واتە خۆی سامانەی ئاژەڵ ئێسێمە لە موسسەی ئێمە کار لەسەر ئەم سێ کەرتە ئەکا هەم لە ئاژەڵداریەکەی هەم پەلەوەریەکەی هەم ماسیەکەی بەداخەوە لە هەنێ لەم کەرتانە لە هەنێ کەرتە ئاستێکی ئێشتا نەگەشتونێتە ئاستی ئەوەی کە ئاسی خۆ بژێوی تێپەڕێنین و زۆر کەمین و مەشاکیل و گیر و گرفتی زۆرمان هەیە لە هەنێ بابەتی تریشە هەر لە سامانی ئاژەڵا گەشتونێتە ئەوەی کە ئاسی خۆ بژێویشمان تێپەڕاندوو بە لە 150 تا لە 160 زیادەی بەرهەمیشمان هەیە کە لەوە چێ خۆتان ببینن زۆر جار مەشاکیلی خاوەن پرۆژەی پەلەوەری کە ئێستا هەر خۆتان ببینن مریشک لە چ ئاستێکایە سعرێتی ئەمە خۆ هینی دەرەوە نییە هینی ناو خۆیە ئاتە ئێمە فائزێکی زۆری ئینتاجمانەیە بۆ قازانجی خەڵکەوە کاک جەمال تانیکە توانیمان بگەین ئاستی خودت بژێوی ڕەنگە نرخیش دابەزێ وایە بە دڵنیاییەوە هەمیشە تۆ عەرزەکەت کە زۆر بوو
نرخەکە خواستەکەیشی کەمترە بێتەوە چونکە لە بەردەستا هەیە ئەمە گرنگە بۆ خەڵک بەڵام دایمە ئەو شتانە دوولایانی هەیە تۆ دەبێ ڕەچاوی هەردوو لایەنەکەی هەم بەکاربەر کە خۆمانین بابەتەکە خۆین هەم دەبێ بۆ نمونە مستەوایەک هەبێت کە ئەو خاوەن پرۆژە بەردەوام بێت لە بەرهەمێنە نابێت زەرەرکا بەو دەرەجەی کە پرۆژەکەی دابخات و لە نەتیجا ئەوە هەمان کێشەی کەمی بەرهەممان بۆ دروستە بێتەوە بۆ نمونە هێلکە لە بواری پەلەوەر ئێمە تا ساڵی 2020 لە سلێمانی بۆ باسکەم هیچ پرۆژەیەکی هێلکەمان نەبووە ینی دائیمە هێلکە قاچاق و هێلکە بە دەرەوە و هینی وڵاتانی ترمان بەکارێنە ئێستا خۆشبەختانە سیر بکە تەختەی بەغاشەکەین بەشێکی زۆریشی دەنێرین بۆ بەغدا ئێستا هەموو هێلکەی ناوخۆیە هیچ هێلکەی هیچ وڵات و شوێنێکی ترین پێشتر هێلکارزانتر بووە لێستا ئەزانی چۆنە ئێستاش جاران بۆ منە 8,000 بوو ئێستا 5,000 بڵێت کۆمەڵێ ئەزان چۆنە تێچوو تۆ کە هەر بەرهەمێک بەرهەمە هێنی لە هەر پرۆژەیەەکە تۆ ئالیک لە سەتا هەفتای تێچوەکەیەتی بەدەل لە هینەکانی تر تێچوەکانی تر ئالیک بوو و ئەم ئالیکەش لە کارگە بەرهەمە هێنرێ کۆمەڵێ مادەی تێدایە کە مادەی تایبەتەنیانی ئەم مادە تایبەتانە بەشێکی زۆریان ئەم مادانە لە دەرەوە دێن هیچ وڵاتێکی هەتا دەور و پشتیشمان بەرهەمی ناهێنن ئەمانە تێچوو زیادەکە ئەمە خاڵێکی تریشی زیاتر کە تێچوو زیادەکە ئێمە تۆزێ لەبەرەوە پرۆژەکان هێنن ڕێگەشە درێ ئەبرێ بۆ خواری عێراقیانی بۆ ناوەڕاست خواری عێراقمانەشە تەسیریان هەیە واتە کۆی سامانی ئاژەڵ لە هەنێ بابەتیا باشین بەداخەوە لە ئاژەڵدارێکا کە پیشەی باو با پیرانمان و لادێ و بوونی تەحتی خۆمان بووە بەداخەوە پاشەخشەمان کردووە بە ڕێژەیەک بەڵام هەمیشەش لە هەوڵدای باش و حەلیشمان پێ بۆ ئەم بابەتە ئیشەڵا ئەگەر دەرفەت هەبێ لە باش کاک جەمال یعنی هەندێک دیمەنە بینین لەسەر شاشە پرۆژەی بەخێوکردنی ئەو ئاژەڵانن کە ڕەنگە لە وڵاتێکی ترەوە هێنرابێتن ئیتر چزانم ئەگەر وەکو نمونەیەک باسی کێم بنمە مانگایەکی هۆڵندی کەیتە کوردستانەوە لە نێو پرۆژەیەکا بەخێوەکرێ بەراورد بە مانگایەکی کوردی یعنی هەندێک داتا باسەکرێت ئەگەر دقیقی ژە بە بەڵام بۆی لای خەڵک ڕوون بێشتەکە بۆ ماڵەن مانگایەکی کوردی ڕەنگە لە ڕۆژێکا 4 لیتر شیر بە مانگایەکی هۆڵندی لە ڕۆژەکە ڕەنگە 8 لیتر 10 لیتر 20 لیتریش ئەڕاوانیە ئێ باشە خۆ دوجار بەرهەم مهمترین شتەوانە لە سامانی ئاژەڵە ئێوە هەموو ئەم بابەتانی کێمە لێرە باسەکەین باسی بەرهەمەکەی بەڵێ یعنی بەراورد بە کۆن و ئێستا ئەم جیاوازیە چۆن لە خەڵک تێبگەینی ینی لە وەرگەکان ئێستا کەم کراونەتەوە سنوورەکەی چڕکراوەتەوە لە نێو کارگەیەکدا ڕەنگە لە ڕووی پاشماوە و هەندێک بابەتی ترشۆ ئیسفادی لێ بکرێتەوە چۆنی ئەمە ئێوە خۆتان بەلای کامیان زیاتر بە باش ئەزانن هەر بەردەوام بین لەسەر خۆی پرسیارێکی زۆر جوانە ڕاستیەکەی سەرەتا بینە سەر مانگای کوردی خۆمان مانگەوە لەسەر مانگا بنمێنەوە دایانشتی تریژە مانگامان هەیە مەڕمان هەیە بزنمان هەیە هەتا زۆرتر بگەڕێتەوە پەلەوەری کوردیمان هەیە ئێمە بە تەبیعی هەمانن ڕاستیەکەی بەڵام بەحسمان کەمە و تێژوونەوە زۆرتر کەم ئەکرێ لە سەریان بەڵام مانگا گرنگە چونکە لە نەتیجا شیرەکەی ئێستا هێنا ئەو سولالەی ئێمە سولالەیەکە ئەوەی کە ئێمە کردومانە بەردەوامیشێن لە 2 کیلۆ بۆ ڕۆژانە 2 کیلۆ تا 2 کیلۆنی زیاتر بەرهەمی نییە ینی سولالەکەی وایە ئەم سولالەی ئەم مانگای ئێمە ئەو توانایی هەیە بەداخەوە یەکێ لە هەرە گرفتەکان کە نەمەتوانیە پەرە بەم ئاژەڵە کوردیانە بدەین نەک هەرمانگا هەموو بابەتەکانی تر ئەوەیە کە لە کوردستانە هەتاکو ئێستا نەبووە بە پلانێکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانێت سنتەرێکی گەورەی پەرەپێدان و چاکردنی ئاژەڵەکان و هێڵانەوە و ئەو سیفاتە باشانەی کە خۆ بیرمان نەچێ مانگا ئێمە گەر لە ئینتاجەکەی وا بڵێن بەڵام کۆمەڵە سیفاتی گەورەی باشیش لە مانگاکەی ئێمایە کە توانای بەرگەگرتنی ئەم ژینگەیی ئێمەی هەیە توانای هەتا بڵێن مقاومەیەکی زۆری بۆ زۆر نەخۆشی تر هەیە ئێمە نەمانتوانێت ئەم سنتەرەمان هەبێ وەکو وڵاتانی تر توانین گەشە بدەین بەم مۆرکە کوردیە لەبەرەوە هەتا ئێستاوا هاتووە ئینتاجی کەمە
و چەنە بیشی خەیتە پرۆژەوە ئالیکیشی بۆ داواکەی ئەو ناگاتە ئەو ڕێژەی کە تۆ بیری لێ بکەیتەوە چونکە ئەمە جۆری مانگاکە سولالەکەی وایە و هیچ گەشە پرن ئەمەی تریان ئەمە تقریبان شێوازە تەقلیدیەکەی زیاتر ئەمە بابەتە ئەو مانگانی کە باسی ترەکەن سولالەی نوێ هەیە هۆڵندیمان هەیە سیمینتاڵمان هەیە ئەمانە کە لە وڵاتانەوە دێن بەشێکی تریشانیانی سەردەمی خۆی ئێمە لە منەظەمەی فاو بین چاکردنی دەستکردە بوو تەلقی سەناعی بووە جیلێک دروست کراوە هەردوو ڕەگن لە سەر مانگای خۆمان تەلقی سەناعی کراوە ئەمانە ڕێژەمە پرسیارەکەم بۆچی مانگای هۆڵندیمان تەلقیق نەکردەوە بە مانگای کوردی کراوە ئەو پلانە بەڵێ سەردەمی خۆی لە فاو لە منەظەمەی فاو لە بەرنامەی نەوت بەرامبەر خۆراکە ئەڵی سەردەمی خۆی واتە ڕای لە ساڵی دوایەوە هەشتەوە تقریبان ساڵی 1970 تا ئەوانە ئەم پرۆسیار خۆم بە خۆم تیم بووم لەو پرۆسەیە ینی ئیشمان کردووە ئەم پرۆسەیە کرا بە زەمانێکی کەم کرا بەداخەوە دوای لەدانی عێراق ئەم پرۆسەیە نەماوە خۆی ڕاستیەکەی بە شێوەیەک مەگەر لە ئاستێکی یەکێک بچێ لە ڕێگەی ڤێتەنەریەکانەوە داوا بکە تەلقیحی سەناعی بۆ بکەن کەمتر ئەمە ماوە ئەم مانگانە بۆچی بەرهەمیان وایە بۆ نمونە هۆڵندیەک 20 کیلۆ 30 کیلۆ شیر ئەدا بۆچی هۆکارەکەی ئەمە یەکەم شت کە پێشتر وتمەوەی ئەمە سولالەی وایە ئەمە خۆی سولالەیە ئەمە لە ڕێگەی ئەو تەربیە و تەحسین یان لە ڕێگەی چاکردنەوە گەیاندویانەتە ئاستێک کە بەرهەمی شیری زیاد بێ بەو بڕائالیکەی کە دەیدرێتێ ینی محەدەدە لەبەرەوە واتە لە ڕووی زانستیەوە کاری لەسەر کراوە کە ئەیبەیتە ناو پرۆژەیەکەوە هەموو هۆکارەکانی بەخێوکردنی هەم لە ئالیکەوە هەم لە پلەی گەرمیەوە هەم لە ئاوێکی ئیپاک و تەندروستەوە هەم لە هەواگۆڕکی و واتە بەکۆی بابەتێک هەیە پرۆژەکە لە ڕووی بایۆسوکریتی ینی بڵێن ئاسایشی بایلۆجی و تونند و تۆڵی دەکەیت تۆ دەیپارێزی لە هەموو جۆرە نەخۆش و ڤایرۆسێک کە بچێتەنە تەمان تۆ جەوەکەی خۆی بۆ دروست کردووە بۆ ئەم جەوە دروست کراوە ئەم سیستەمە دروستکە لەبەرەوە ئینتاجی زۆر دەبێت ئەوەی خۆشمان ئەوەی دابەستەوانیەکە جەمال جا جایکەنەوە دابەستە فەرقێکی هەیە معنای دابەستە لای ئێمە بۆ قەڵەوکردنە بۆ خەڵەوکردجیاوازەوانە بەڵێ مانگای شیر لێ هەر بەخێوە کرێەوە ژینگە جوانێ ئەوە مدەیەکی 6 هەومانگێکی هەیە ئەمە دابەستەی پێ ئەوترێ ئەمانەش دابەستەش زۆر گرنگە ینی یەکێ من ئێستا ئەگەر پێم بڵێ ئێمە زۆر گرفتی من بخۆم بە قەناعەتی خۆم بە پشتبەستن بە هەنێ بە دوواداچوونی خۆمان زۆر گرفتی لەوە چێ ماسمان نەبێت من خۆم قەناعەتم وا هەیە ناڵێم سەڵەسە بەڵام بە حکمی خەڵکی لادەی ئێمەگە لە 2 مانگاوە دەست پێەکە هەتاکو ئەگاتە 5 مانگا زۆر گرفتی وەکو خواردن وەکو سەناعەت هەمانە لە هیچ شیرێکی فرێشی ئێمە ناچێتە ناو بواری سەناعەوە هەتا ئێستا لە مەرحەلای ئێستاش پرۆژەمان هەیە ینی پرۆژەی باش هەم ئێستا پرۆژە هەیە لە هێنانی مانگایە بۆ پرۆژەکەی هەم پرۆژە هەیە تەقدیمی ئێمەیان کردووە بە قەبارەی گەورەی مانگای شیرە ئێستا لە پرۆسەی وەرگرتنی مۆڵەتە ئەمانەش هەیە بەڵام ئەوەی کە گرفتمان هەیە ڕاستیەکەی بوونی گۆشتە بە هەموو جۆرەکانی هەم گۆشتی ئاژەڵی بچووک هەم گۆشتی گوێرەکە و ئەم بابەتانە ئەمە گرفتە گەورەکەمان هەیە لێرەدا جا دابەستە ئەو معنایی هەیە دابەستە ئەو ئاژەڵانن کە بۆ گۆشت بەخێو دەکرێن مدەیەکی مەحدودە ئەمانیش هەتا سولالەی باش بهێنن سولالەی چاک بەخێو بکەن دەتوانێت قازانجی باشی لێ دەستکەوێەوە بشی خاتە بازارەوە بەشێکی زۆرمان بەداخەوە ئێمە ئەگەر بگەینە لە 150 دابینکردنی گۆشت لە هەرێمی کوردستانە بە سلێمانیشەوە بۆ پڕکردنەوەی ئەم کورتێنانە لە گۆشتە احتیمادمان کردوتە سەر هێنانی ئاژەڵ لە دەرەوەی وڵات بۆ سەربڕین لەوەچە خۆتان زۆرجار لە ئیخبار و شتا ئەمانە شەردیزن هەم عێراقیش هەم ئێمەش و هێنانی گۆشتی بەستوو بەڕێکای تاوانمانە پێ دەڵم هەمی بەڕێکاری فەرمیە دێ من باسی ڕێکارە فەرمیەکەکەم باسی شوێنی لابە لە ئەوان ناکەم ئەمانە تا حدێک
توانیمانە جۆرێک لە هاوسەنگی نرخ ڕابگرین بەڵام هەر موسەکینە هێنانی ئاژەڵ کەواتە دەبێ ئێمە هەر بگەڕینەوە بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆ بەهێزکەینەوە ئێمە جارێکتر ناتوانین لە لادێ ئەو بەرهەمە گۆشتە بەرهەم بێنینەوە بۆچی ناتوانین لەبەرەوەی ئێمە لە دوای 2003 تامان لە دوای 1990 خەڵک ڕۆشتۆ لادەکان و سامانی ئاژەڵ زۆر گەشەی کرد هەمی بەداتا هەمانە ئەو زەمانە زۆر گەشەی کرد لە دوای 2000 پرۆسەی ئازادی عێراق بابەتەکە عکس بوویەوە خەڵکێکی زۆر هاتە ناو شار تاعین بوو هات خۆی گونجان لەگەڵ کاسپی و کاری ناو شارە لادەکان ئێستا بڕۆ من لە منەظەمەی فاو بووین چوین لادێ چوین ئێستا بچمە ئەو لادەیە گە 50 ماڵ بوو ئێستا 10 ماڵی تایە 7 ماڵی تایە ئێمە ژمارەی ئاژەڵەکانی کەمە کاتەوە ئەو جیلەش کە ئەو کارەی دەکرد ئەو جیلی پێشوو تەمەنی هەڵکشاوە ئەم زەحمەتە بتوانێت ئاژەڵدار چکە ئاژەڵداری ئیشێکی دەستەییە ئیشێکی بە کەسێک و دوان ناکرێت ئیشێکی ئەوەی کە لە تەقلیدی بۆ باسەکەم ئیشێکی قورسە لەبەرەوە لە جاتی ئەوەی 2000 سەرمە ڕابگرێ ئەچێ 2 مانگە ڕائەگرێ 3 مانگە ڕائەگرێ بەمە ژیانی خۆیان ناتوانێت ئەو نەواتە دوای 2003 تەئسیری ئاژەڵ ئێمە خراپتر بووین وەک لەوەی باشتر ببین لەبەرەوەی ئەتمادمان کردووە ناخۆی ئەمە موسەکینە هێنانی ئاژەڵ بە ڕێئی من هەتاکو ئەتیماد کەینە سەری بە هەتایە سامانی ئاژەڵی خۆمان ناتوانین پێش بخەین ئەو پێشخستنە دەبێ تەوازنێک ڕابگری بەڵام ناچاریشی لە نەتیجا نابێ بێڵی سعر بۆ خەڵک گران ببێ ڕاستە کاک جەمال اینجا بێگومان سامانی ئاژەڵ لە سەرانسەری جیهانە بەشداریە کات لە بازرگانی ئەو وڵاتەیە بۆ ئوسترالیایەکێکە لە وڵاتانەی کە پشتی تاوی بەستۆ بە سامانی ئاژەڵ بۆچی ئێمە نەمانتوانیوە بۆ نمونە هەر بژێوی خۆمان بۆ وا بکەین کە لە وڵاتانی دەرەوە ئاژەڵی ترمان بۆنەیە جارە سەرەتا بەشی ناوخۆ دابیم بکرێت اینجا دوجار پەنابەرینە بەر ئەوەی کە بیکەین بە بازرگانی چونکە بازرگانەکەرەوە ناگرێتەوە تۆ گۆشت و شیرەمەنێکان بنێری بەڵکو ئاژەڵی زیندوژەگرێتەوە پرسیارێکی زۆر جوانە خۆی سامانی ئاژەڵ ستانداردێکی جیهانیە کۆی داهات لە سامانی ئاژەڵ لە 170 کۆی داهاتە لە کشت و کاڵە ئەمە ستانداردی جیهانی مەقسەی من نییە کۆی چالاکی لە 145 هەموو کشت و کاڵە بەڵام داهاتەکەی لە 170 کۆی داهاتی کشت و کاڵی ئەمە ستانداردی جیهانی مە قسەی من نییە و قسەی گرفانیش نییە تێگەی کەواتە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی سامانی ئاژەڵ بەدەر لەوە کە تۆ بەرهەم زیاد ئەەکەی هەلی کاری پێ زیاد ئەەکەی بازرگانیەکی گەورەیە لە بینی دەوڵەتانە کە ئێستا هەر خۆمان ئێستا ئێمە ئاژەڵمان بۆیە لە دەیان دەوڵەتەوە بازرگانیەکی گەورەیە ئێخۆ من لە پێشترەوتم ئێمە لە ئاژەڵداریە بەداخەوە هەتا ئێستا بیرکردنەوەیەکی گەورە و قۆڵی بووە نەکراوەکە هەم سنتەرێکی پەرەپێدانی گەورە بە ئاژەڵی خۆمان بدەین هەم خاوەنکاری ئێمە گرفتێکی گەورەی تر هەیە کە تازە بێ دەست بشووی لە لادێ من قەناعەتم نییە لە لادێ بتوانی تۆ ئینتاژ زیاد بکەیتەوە دامیشی بکەی ناتوانانی چونکە ئاژەڵدار دەبێ کار بکە خەڵکێک بێ گەنج بێ بتوانێ ئەمپەرە لەبەرەوە زەحمەتە کەواتە تاکە بەدیلی چیە دروستکردنی پرۆژەی گەورە لەوەی کە تاکی کوردی تااقەتی نەماوە ئەگەر کۆمپانیایەک نە کۆمپانیایەک ناوەندێکە بەبییر لەم بابەتە بکاتەوە کرێکاری بیانی بێنە خۆیان لەوەنگە تااقەتیان نەبێت زۆر لە وڵاتان هەیە ئەگەر بگەرهینی تورکیا بخێنەوەی هۆڵندا بخێنەوە زۆر وڵاتان هەیە شوانی هەلی کارە وەکو هەموو هێنێکی تر من ئێستا زانم خەڵک هەیە خۆی لێ ماوە کەسێکی دەست ناکەوێت حیوانەکانی لەگەڵ بەخێو بکە لە لادیەکانە ئەمە قورسە دووەم تااقەتیش مناڵێم جیلێک هەیە تازە فێری ڕاستیەکەی خەریکی ئیشکردنە لێرە خۆی گونجاندووە زەحمەتە بچێ ئاژەڵداری بکاتەوە کەواتە تاکە هەلمان چییە دروستکردن و هاندانی پرۆژەی گەورەی بەخێوکردنە چ بۆ مانگای شیر چ بۆ بەرهێنانە بەرهێنان لە سامانی ئاژەڵ ئێمە لەکوێ هەین ئێستا لە سامانی ئاژەڵە
وەک پێم وتی مەبەستمە ئاژەڵداریەکەی بەڵێ. چونکە لەوە بەرهێنان ئێمە پرۆژەی چاکمان هەیە لەگەڵ وە بەرهێنانە هەم لە هێلکە هەم لە گۆشتا هەم لە کارگەکانە کارکان ینی پرۆژەی باش هەیە ئەمیش هەمانە پرۆژەی بەڵام کەمتر خەڵکی وە بەرهێنەر هاتووەتە ناوی بەداخەوە وەک ئەو دوو هۆکاری بۆم باسکردی یەکەم تێچی پرۆژەیەکی ئاژەڵداری ئەگەر بەستاندار بکەیت تێچوێکی زۆرە دووهەم گەڕانەوەی قازانج بۆ ئەم خاوەنکارە مدەیەکی زیاتری دەوێ لەبەرەوە کەم هەمووە بەرهێنارێ ئەگەر حەزی لەم پیشەیە نەبێ حەزی لە میشە کەمتر دێتە ناوی دەچێ وە بەرهێنان لە شوقاکە بەرەوە بەرهێنان لە بۆ نمونە لە بابەتی پەلەوەرەیکا کە بە نزیکتر دێتەوە دەسی لەبەرەوە ئەم دوو هۆکارە گرنگن کە خەڵک نایەتە نایەوە هۆکارێکی تریش پرۆژەمان هەیە ینی بڵێمان مەجموعی پرۆژەی باشیشمان هەیە بەس بەداخەوە شێوازی بەخێوکردنەکانە و شێوازە زانستیە نییە بچێ لەناو پرۆژەکەیە بەکاری بێنێت یەت دووبارەکردنەوەی بەخێوکردنی تەقلیدیەکە ئەکاتەوە لە ناو پرۆژەکەیە دەریەکاتە دەرەوە ئەیهێنێت و ئەمە لەگەڵ شێوازی پرۆژان ناگونجێ بۆیە ئێستا هەنێ گیر و گرفتی شەیە ینی هەنێەوە بەرهێنانیش نەحەقی نییە جاری وا هەیە ئەوەندە یاسامان هەیە خاستن بە تایبەتی یاساکانی بابەتی چونکە پرۆژە لەسەر زەوی دەکرێت خۆتەزانی هەنێ یاسای معقدی گەورە هەیە لە ناو زەوی زارە جاری وایە خاوەن پرۆژە ڕاستیەکەی بێزار ئەبێ هەتاکو زەویەکی بۆ تەرخانەکرێ و ئەی گونجێنی لەگەڵ ڕێنماییەکانی توێ ئەمانەم هۆکارانە تقریبان تۆزێک کەمتر خەڵکی وە بەرهێناریەتە ناوی هەرچەند ئێستا چەند پرۆژەیەک داواکاری باشەیە و بە ئومێدیشین کە لە ئایندا بچێتە سەر پێم بۆچی گرنگە لە سامانی ئاژەڵە ئەمە جۆری هەبێ ینی لە کشت و کاڵان پرسیارەمان کردووە زۆر جارێمە لێرە پرسیارەوەمان کردو تومانە بۆ هەموو جوتیارەکان ئێمە لە وەرزی پێگانینی تەماتە بەرەمێنێ بۆ هەمووی خەیار بۆ هەمووی باەنجان ینی بەڕاستی خۆ حەزەکەین بە بەلاش و هاوڵاتیان بگاتە دەستی نەک بڵێن سار بەڵام کە کاتێکی ژەبینی 20 کیلۆ باەنجان 1000 دینارەکە دڵت ژانەکە بۆ ئەو جوتیاری کە ئەم هەموو ماندوو بوون و ڕەنجێ هەیە لە سامانی ئاژەڵی شابەم جۆرەیە ئێستاوانی کە دەستیان ناوەتە ئەم بۆ بەرهێنانە هەموو یەک جۆر بەلای گۆشتا ڕوە یان بەلای هێلکای ڕوە بەلای مریشکا ڕوە هەموو زۆر جوانە پرسیارێکی زۆر جوانە من هەمیشە پێشتر شتێکم وتم بەداخەوە ئێمە زۆر دووباری یەکتر ئەەکەینەوە لە هەموو ئیشەکە ئەوەی تۆ جەنابوو باسکە خیاری کردووە دووباری ئەوی لای ئێمە زۆرترین کەس کە ڕوو دەکات دێت پرۆژەی بەرهەمێنانی مریشکی گۆشت بەرهەمهێنێ ئەو مریشکە ناسکەینەوە بازان بە دڵنیایشەوە ئێمەش کللتورێکمان هەیە ئێمەوا دەزانین تەنها گۆشتی مریشک دەبێ پەرەی پێ بدەین گۆشتیش ئەنوا اختیاری هەیە هەم گۆشتەکەی هەم هێلکەکەی کامان هەوێردە پرۆژی کەڵەفرە کەس نایە بیکە پرۆژی قاس کەس نایە بیکە خۆ ئەمە هەموو پەلەوەرن و هەموو چ گۆشتی شوشی پرۆژەی قاس کەس نایە بیکە پرۆژەی هەنێکیان هەیە زۆر مربحترە و قازانشتریشە لە زۆر پرۆژەی تر لەبەرەوە ئێمە هەمووی احتیمالەڵن کەڵین گۆشت مریشی ئەتما بەس بۆ مریشکە ئەڕۆین ئەمانەش لە هەموو دنیا ئەم گۆشتانەش هەیە ئێمە تۆزە کللتورەکەمان زیاتر ئەوەمان گرتووە ناینەوە بۆ ئەم هێلکەیە بۆ معلومات هێسەگە تۆ پەرە بە من چەند وڵاتێک چووم پرۆژەشیان ڕۆشتوم ئەم هەوێردە ئەم کوڵە فڕی کە هێن بڕاتە بێ هەم لە ڕووی تەندروستیەوە گۆشتەکەش و هێلکەکەشی زۆر بەسوودە بۆ ئینسان بەڵام لە وڵاتان هەیە بە سەدان قاع بە هەزاران قاعی پرۆژەی تیا دروست کراوە و بەرهەمێنن لەسەر تاسەری جیهانە لای ئێمە هەتاشە بۆ نمونە فێر نەبووین ئێمە ئەو هێلکەیە بخۆی وانێ بە بچووکی کاتێکڵە ڕێژەی کالیسیۆمە چێت چل هێندە هێلکەی تری تایە مە بەس زۆر خواستی هاوڵاتیان و بەکارێنانی هاوڵاتیان ئەو کللتوری ئێمە حەز و ئارەزوی ئێمە بۆچی ئێمە لە مریشکا ئەو هەر نمونەیەکت بۆ بێنمەوە خواستی بەکاربەر کە خۆ واریدە لە زانستا خواستی بەکاربەر واریدە ینی ئەوە حقیقەتە بۆچی ئێمە ناتوانین بنبڕی مریشکی زیندوو بکەین لە کۆڵان و گەڕەکان کە بەو شێوە ناو تەندروستە چاگەکرێت و خراپ چاگەکرێ وایە من خۆشێوازێکی تەندروست نییە تەنها هۆکارەوەیە کە ئێمە حەزمان لە مریشکی زیندووە حەز لە ینی تەنها هۆکار ئەیە کە بۆ دڵنیایشە ئەگەر لەسەر بنیخانە بێت تەندروستیە چکە لە ژێر سەرپەرشتی هەموو موسسەکانی وەزارەتی کشت و کاڵ و تەندروستیایە بۆ نمونە بەڵام مادەم خواستی ئێمە خواستی بەکاربەر لەسەر ئەوەیە ناچینە پێشەوە بۆ
بابەتە زانستەکەی بابەتی هێلکە ژوایە ئەو جۆری بەرهەمێنە و قسی تۆ زۆر ڕاستە سیرەکەی بەشێکی زۆری تەنها دێ بۆ گۆشت یان نایە بۆ ئاژەڵداری بۆ نمونە نایەت بۆ ئاژەڵداری ئەچێ زیاتر پرۆژەی پەلەوەری گۆشت لە 50 ڕۆژە پرۆژەکەیەکە ئینتاجی شێبی و قازانجەکەشی بۆ دەگەڕێتەوە ئەوە هۆکارانن کە زیاتر خەڵکی ئێمە ڕووناکاتە ئاژەڵداری دەست خۆش بکات جەمال سپاس بۆ زانیاریەکان و سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ جەنابیشتان دەمار حسێن بەڕێوەری سامانی ئاژەڵی سلێمانی سپاس بە زانیاریەکان جارێک دەست خۆش زۆر بەخێر